بلي تماشا جا اول حلبة كبوي بيقوم تراجيدي بوي جور او وين هنا لجور او همو خلكا جرتنا برنا بسروشين كرنا مالن وان طالان كرنا يعني او دي من تراجيدي كو بلاف دبا هلبت دما صالك يا ابدي فاكتو سوريا هي ابدا صلاة هي افا چندين تراجيدي افا چندين قتل عام در حقي بيك هاتي خوا كري لوي سري سوري بو في سري سوري ميفانا كاميا هجا هي بريس غنوة الشماري او فكولرا السياسية لباجاري لندن ميفانا منه بريس أنا دماتا باش به دي أو تابلوية مترسيدار أو أقول شيخ مقصود أشرفية مديتي بده هزاران جي أرتشا عربية سوري هيرشي سيفيلان كري قالوا سرنجاتات سر يعني أفا تش تابلوية كبو أفا قومية مساء الخير ورتان باش بو يبو بو بينرانتان ما يحصل في الشيخ اويكا لا شيخ مقصود واشرفيا الرويدا او دوغاركا لا نيو حلبكا جمارك جويدا نشواني تدايا براستي تنیا پرۆسەیەکی سەربازی نەبوو بەڵکو پێشاتێکی زۆر مەترسیدار بوو دژی پێکاتەکان کە زۆرینیان کوردن کورد کە لە هەمان کاتدا کە دەتوانین بڵێن کە چەندین جار ڕاگوێزراون لە عەفرین لە سەردەستی هەمان گروپە چەکدارەکانەوە کە لە هەر شەڕی کوردیان کرد کە کاریان کردووە بۆ هەڵکوتانە سەر ئەو ئەوەی کە بینیمان بەلایانی کەم بەڕاستی پێشێلکاری زۆر گەورە ڕوویانداوە بە دەنگ و ڕەنگ کە بەڕاستی فرێدانی یەکێک تەرمی یەکێک لە چەکدارەکان بە ڕێگەیەکی زۆر درڕندانە و نامرۆڤانە ئەمە پێشێلکاری تاوانە پێشێلکاری مافەکانی مرۆڤە تاوانی جەنگە ڕفاندنی خەڵک لەم دووگەرەکە بە سەدان هەزار کەس نیشتە جێن بینیمان کە 150,000 کەس ئاوارە بوون لەم دووگەرەکەدا بەڕاستی بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن پرۆسەیەکی سەربازیە کەەوە ئامانجی جیۆستراتێکی هەیە لە هەمان کاتدا کۆمەڵی خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت کە کۆمەڵێک دەرەنجامی استراتیژی بۆ ئەو ناوچەیە لە ڕووی بوونی کوردەوە وەکو شرۆڤەکاران دەڵێن ئەم دوو ناوچەیە بەڕاستی دوو ناوچەی زۆر گرن بەڕاستی کەمەربەندێکی لەرزۆکن بۆ بوونی کورد لە سووریا کاتێکەوە ئەمڕۆ بە ئامانج دەکرێن بەم شێوازە دەڕندانەیە بەتایبەت دوای هەوڵێکی زۆر کە ڕوویدا هەوڵی زۆر کرا کە ڕێکەوتنێک کە بێت ئەوەی کە لە ڕێکەوتنی دەی ئادار بۆ جێبەجێکردن لە هەمان کاتدا دەرچوونی هێزەکانی سووریا دیموکرات بۆ چوونیان بۆ دیمەشق بەڵام بینیمان دۆخەکە چی لێ هات دوای چەند ڕۆژێک بینیمان شارەکە ڕوویدا ئەمەش بەڕاستی تەفسیری زۆر هەڵدەگرێت حتا بۆ سەر شێخ مەقسوود و ئەشرەفیەژی کە ڕێککەوتنەکردن هەبوو ئێکی نیسانی هاتبوو کردن لێ شەش بابوون دوورپێچێکە دژوار سەروان هەردووک تاقە بوو يعني هاوڵاتیان vêrê xwe hemû siyasî nîne xelkekê feqîr e hejar e kasibkar e kedkar e û dibêjin ew jî beşeke Sûriyê ne hawlatiyên Sûrî ne gelo bu hewil hatikedan demografî bête guartin zarokeke 8 salî lê tête xistin tête hendiqandin jariye vangorê pênçekdar dîme nêwî têne girtin genç tête girtin di nêwî sîngewî de tê neynan çavetîn dertînin ew şêwaz û ew astê dirindeyî hovêtiyê gelo bi navê artişê ev e çi dibêjît مؤلم للحقيقة بەڕاستی ئازار بەخشە ئەو دیمەنانەی بینیمان ئازار بەخشە ڕاگواستن پێشێلکاری دژی هاوڵاتیانی مەدەنی لەناوبردننی سەر و ماڵی خەڵک پێشێلکاری جیاواز ڕفاندن دەستگیرکردنی هەڕەمەچینی بەڕاستی ئەوەی کە بینیمان ئەوەمە بوو بینیمان بەرەنگاری کرا لەو دووگەڕەکە ڕەتیان کردەوە ناوچەکانیان چۆڵکەن بڕیاریاندا تا دوایین سات بەرگری بکەن بینیمان کە ڕێکەوتنی یەکی نیسان کەوا حکوومەتی دیمەشقی ڕەزامەندیدا لەسەر بوونی ئاسایش بۆ ئیدارەدانی ئاسایش لە دوو ناوچێدا بەڵام دواتر بینمان دەستوەردان بە چەکی قۆرس بە تانک و زرێ پۆش بە بۆردومەند ئەمە پێشەکردین ڕێکەوتنیەکی نیسانە لە کات و ساتێکی هەستیاردا کە دەبوو ڕێکەوتنی زیاتر هەبێت بۆ تێکەڵاوکردنی هەسەدە و جێبەجێکردنی ڕێکەوتنی ئادار بەڕاستی ئەم بابەتە پەک دەخات لە هەمان کاتدا کۆمەڵێک درزی کۆمەڵایەتی دەخاتە هەڵبەتە بەحسێ ڕەوشات دەڤێرن دنجی بکەین تو زانی ساڵێکە ئەف سیستەمێن هایە سیاسی بە سەرۆکاتی ئەحمەد شەڕە و تو زانی پێشترکیڤە بوون چ نافە بوو
هات كشامي ايدي دفي صالدا قال لك قتل عام هاتنا بكينان قتل عمل در حق علويان لساحله قتل عمل در حق درزيان كوازبورم تجي ايكش كسات كين درزيان لسوريا لباشور سوريا تدي چاو كالاميرن بيرميرن درزيان كسات كيتوان رهتوان تتراشتن دل زريجيت كرا سركي چيتوان خلكيتوان قتل كرن قالوا اف شوازي سردري كرنا في صلاتي قال خلكن خد قال بيك هاتن خو هولدان بكشتني تيرور بدار فكرني اتكرني يعني ويراو شخصوري برف كيف ابد للأسف بداخەوە ساڵی ڕابردوو دوای ڕوخانی ڕژێمی پێشووی سووریا ئەوەی کە بینیمە لەم ئەم ساڵەدا سێ کۆمەڵکوژیمان بینیوە دژی پێکاتەی عەلەوی پێکاتەی دورزی و هەروە لە ڕیفی دیمەشق لە جەرمانە و سەحنایە ئەو تاوانانە بە بەڵگە کراون ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەتەوەیەکردوەکان تاوانەکانیان بە بەڵگە کردووە ئەمانە تاوانی جەنگن تاوانی دژی مرۆڤایەتین کەوا دژی پێکاتەکان کراوە دژی عەلەوی و دورزیەکان لە هەمان کاتدا بینیمان چەندین جەنگی دیکە ڕوویدا کە دژی پێکاتەکان بووە تەنانەت ئیدارەی نوێی سووریا مبارەکەی کردووە بۆ نمونە خێڵەکانیان هەندا بۆ شەڕ بۆ هێرشکردنە سەر پێکاتەیەکەوە هیچ پێ نەبێکەوە نەبووە ئەوەی کە دەیبینی تاوەکو ئەم ساتە ئەم حکوومەتەی دیمەشق بەڕاستی ناتوانێت چۆن ئیدارەی دەوڵەت بدا کە پێکاتەی جیاوازیدا ناتوانێت گرێبەستێکی کۆمەڵایەتی بکات بۆ ئیدارەدانی پێکاتەکانی سووریا بە جۆرێک بێتکەوە پێکاتەکان بە شێوەیەکی ئاشتیانە لەگەڵ یەکتردا بژین کە نەک بە شێوەی کە ڕژێمی ئەسەد مامەڵە بکات لە هەمان کاتدا لەم کەشەدا لەم کەشە ئاڵۆزەدا بەڕاستی ئەو تەحشیدا ئەو گوتارە ڕقوکینە هەیە لە هەمان کاتدا کە بەشدار بووە لەسەر بڵین زیادکردنی تەشەنوج و گرژی و ئاڵۆزیەکان لە کەشە گەشتەکەدا ئەوەی دەیبینین بەداخەوە زۆرەوە بەڕاستی هەوڵێکی شکست خواردووە حکوومەت دەیەوێت خۆی بەدەستێت هەڵبەتە سەرڕاستێ وڵاتên herêmî piştevaniya vê hikûmetê tê tekirin. Serastê nêvdewletî jî vekirnek heye li hember vê hikûmetê. Heta sizayên Sîzer jî serhatine rakirin. Gel û civaka nêvdewletî ma van tabloyan van dîmenên yên trajîdî nabînît ma nizanît ev çawa çi serê xelkê xwatîn taybetî xelkê Sûrî 11-12 salan e di şerrekê dijwar de perîşan bûne xirabtirê bi serî têt. Dînata helwîstê civaka nêvdewletî li hember vê desalatê kir bi vî awayî xelkê xwe qemh biket. Dê çavî dê guartin bi ser dahêt yan her dê çavên xwe lêgirin. هەمووان دەزانین کەەوە لە ماوەی ڕابردوو بڕاستی سزای یا قەیسەر هەڵگیرە ناوی ئەحمەد شەرع لە لیستی تیرۆر هەڵگیرە بە گوێرەی بڕیارە نێودەوڵەتیەکان لە چوارچەویان بڕیارەدا لە مەرجێک هەبوودانرابوو کەوا پێویستە پێکاتەکان پارێزراو بن فرەڕەنجی لە سووریا پارێزراو بێت بەشداری سیاسی هەبێت بەڵام تاوەکو ئەم ساتە ئەم ڕێکەوتنانە ئەم بڕگانە جێبەجێ نەکراون ئایا کۆمەلگەی نێودەوڵەتی چۆن مامەڵە دەکات بەڕاستی کۆمەلگەی نێودەوڵەتی لە بەردەم بەرپرسیارەتیدا دەیەوێت کە چی بکاتە دەیەوێت کە فشار بکات لەسەر حکوومەتی دیمەشق بەڵام تاوەکو ئەم ساتە هەڵوێستێکی بەهێز نییە دژی ئەو پێشێلکارانەی کە ڕوودەدەن بەڕاستی تاوەکو ئەم ساتە بەجددی وەرنەگیراوە بابەتی فشار بەداخەوە کە دێڵێم بەڕاستی تێڕوانینێکێ لەلایەن وڵاتانی ڕۆژاو بە تایبەت وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە سووریاجی یەکگرتووی دەوێت تێڕوانینێکی مرکزی هەیە بەڕاستی کە ڕژێمی ئەسەد فەشەلی هێنا کە ئێستا ئەحمەد شەرع دەوێت ئەویش دێبەجێ بکات کە ئەمە ڕەتکراوەیە لەلایەن پێکاتەکان سیستەمی لامەرکەزیان سیستەمێکی دیموکراتی فرەیان دەوێت ئایا حکوومەتێک چۆن دەتوانێت بەم شێوەیە کە خەلکێتێکی جیهادی هەیە جەبهەی نوسرا کە پاشماوەکانی داعش بێت چۆن ئەم ئەجێندایە جێبەجێ دەکات باسی دیموکراسیەت و مەدەنیەکان حکومێکی مەدەنی بکات پێم وایە بەڕاستی ئەوان گراوکانیان دۆڕاوە ناتوانن جێبەجێ بکەن ئەستەمە بەڵێنەکانیان جێبەجێ بکەن ئەم حکوومەتە ناتوانێت بکات یاخود ڕەنگە خیانەت لە هەزرەکانی بکات خیانەت لە جەماوەڕەکەی بکات کە جەماوەرێکی تونڕەویشی هەیە لە هەمان کاتدا ڕووبەڕووی کێشەشی دیکە دەبێتەوە کۆمەڵکوژی دیکەش ئەنجام دەدا دژی پێکاتەکەن چارەسەرێکی ناوەڕاستیش نییە چاوەڕێسی مامناوەند لەنێو ئەم دوو بژاردەدا ئەوەی کەەوە ئەم وڵاتانە هەوڵی دەدەن ئەوەیەکەوە بەڕاستی چاودێری دابنێت ئەوەی کە بینیمە لە ڕۆژەکە
جوڵەیەکی دیموکراسی هەبوو فەڕەنسا و ئەمریکا جوڵیان هەبوو بۆ یەکەم جاریش لە هەمان کاتدا سەرۆک بارزانی ئەوش بە هەمان شێوە هەوڵی هەبوو ئەوەش هاندانێکی باشە پێویستە بۆ هانی گفتوگۆ بدرێت لێکتەگەشتنی سیاسی هەبێت 100 ساڵ دانوستان باشترە لە جەنگ ڕۆژێک لە جەنگ بەڵام ئەم حکوومەتە تەنها زمانی ئاگر و ئاسن دەزانێت مێژوەکان وە دەڵێت بەداخەوە مێژوەکان وە دەڵێت کە زمانی شەڕە داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەنکەوە بەڕاستی پانتایەکی زیاتر بۆ گفتوگۆ بدۆزێتەوە پانتایی چارەسەرێکی سازان بدۆزێتەوە بۆ پێکاتەکان بەڵام تاوکو ئەم ساتە شکستی هێناوە لە هەموو خۆناغەکاندا لە هەمان کاتدا ڕۆڵی وڵاتان تورکیا و ئیسرائیلی ئەوانش بەرژەوەندیان لە ناوچەکەدا وە بەرهێنانێدان هەیە لە هەمان کاتدا بوونیان هەیە لە گۆڕەپانی تابلوی سووری ئەvەیە کۆنها ما بەحث کردی هەڵبەتە بە حقیقەتێکە حاشان نەگرێ بەڵێ دی بزانی گەل و وێ حتا کەنگی بوو چیتە سەر ئایا جوابەکانی بدۆلەتی دەهێتە گۆ یانجی وێ هەر دەستی vekirî بەیدی کارڤدان و دەرئەنجام دێ چابن برێز غنوە شماری بە کوڵارە سیاسی لە باژارê London لە بریتانیا گەلمە بوو gelek spas برێز غنوە